چارچوبی پروژه ئەپرایز بۆ ریفرۆم و چاکسازی لە سیستمی حکمڕانی زانکۆ حکومەکانی کوردستان نوێنەرانی زانکۆی چەرمۆ بەشداری خولێکی هەفتانیان کردووە کە لە زانکۆی ئۆستۆ لە وڵاتی نەرویش بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆی میوانداری زۆر بەڕێز دکتۆر پشتیوان فەرج کە بەڕێوەبەری پەیوەندیانی و دەوڵەتیەکانە لامان ئامادە دەبێت. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی. زۆر سپاس مەمنون. دیارە دەمەوێت سەرەتا باس لەو سەردانە بکرێت بە شێوەیەکی گشتی کە لە چارچەوەی پرۆژەی ئەپرایز بۆ ریفرۆم سەردانی وڵاتی نێرویشتان کردووە. لەم پرۆژەیەدا یاخود لەو هەفتەیەدا کە ئەو خولە کراوەتەوە چەند بابەتێک پێشنیار کراوە یاخود چەند بابەتێک پێشکەش کراوە خۆی لە چی دابینیوەتەوە؟ سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. فەرموو. بەڵێ دیارە ببوورە دکتۆر سەڵتەکەت زۆر باش ناگات هاوکاران چاکی دەکەن ڕوونکردنەوەیەک لەسەر بابەتەکە بدەین. دیارە کە لە چارچەوەی پرۆژەی ئەپرایز کە بەڕێز دکتۆر پشتیوان دواتر ڕوونی دەکاتەوە بۆ ریفرۆم چاکسازی لە سیستمی حکمڕانی زانکۆ حکومەکانی کوردستان کە با بڵێن نوێنەری چەندین زانکۆی دیکە لە هەرێمی کوردستان لەو پرۆژە لە وڵاتی نەرویش بەشدار بوون بە شێوەیەکی گشتی کارکردنە لەسەر ئەوەی کە با بڵێن هەم لە ڕووی بڕوانامە کوالیتی خوێندن بڕوانامەکانی هەرێمی کوردستان و زیاتر با بڵێن دانپیانراو بێت وەروە لە ڕووی سیستمی خوێندنەوە بتوان لە هەرێمی کوردستان سیستمی خوێندن لە زانکۆکان زیاتر هەنگاوی باشتر بنێ وەروە دەرفەتی ئەوە برەخسێنێت کە بۆ خوێندکارانی زانکۆ بتوانن بە کوالیتیەک یاخود با بڵێن بە سیستمێکی باش خوێندن بخوێن و لە هەمان کاتیشدا لە ڕووی دەرچوون وەڕوا ڕەخساندنی هەلی کار بتوانن کارکەن. جارێک دەگەڕین بۆ لای میوانەکەمان دکتۆر پشتیوان ببوورە ئەگەر ڕوونکردنەوە لەسەر پرۆژەی ئەپرایز بدەیت. پرۆژەی ئەپرایز پرۆژەیەکی ئەوروپایە بە هاوبەشی لەگەڵ 4 زانکۆی ئەوروپی لەگەڵ 8 زانکۆی هەرێمی کوردستان کە زانکۆکان هەڵبەتە هەموویان زانکۆی حکومی جێبەجێ کرێت. ئامانجی لەو پرۆژە ئەوەیە کە حکومڕانی لە ناو زانکۆکانی کوردستانە باشتر بکرێت، دڵنیایی جۆری باشتر بکرێت، شەفافیت باشتر بکرێت و ئاستی خوێندن کوالیتەکەی بەرز بکرێتەوە بۆ ئاستی زانکۆ نێودەوڵەتەکانی جیهان. هەڵبەت ئەمە یەکەم پرۆژەیەکی تی ئەوروپا نییە لە کوردستانە، پێشتر پرۆژەی تر هەبوو، بەس ئەتوانین بڵێن ئەمە دووەم پرۆژەی استراتیجی گرنگە کە ئاستی تواناکانی زانکۆ بەرز کاتەوە لە چەندین بواری جیاوازە وەکو خۆتان شارەزان. گەشت سەبارەت بە گەشتەکەی ئێمەش بە وڵاتی ئۆسلۆ وەکو نوێنەرایەتی زانکۆی چەرم و هەڵبەت نوێنەری هەر 4 زانکۆکە سەرکردایەتی هەرێک لە زانکۆکانی کوردستان بەڕێوەبەرایەتی پەیوەندیدنەوە دەوڵەتەکان دڵنیایی جۆری یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری خوێندنی باڵا و زانستی و هەندێک لە سەرۆ زانکۆکانیش لەگەڵمان نابوون. ئێمە ماوەی تقریبان هەفتەیەک لەوێ بووین، 5 ڕۆژ زۆ بە چڕوپڕی خولمانە بوو، ڕاهێنانمان هەبوو هەموو ڕۆژێک لە کاتژمێر 8:30 تا 6 ئێوارە. زانکۆی ئۆسلۆیەکێکە لە 100 زانکۆ باشەکانی دنیا و ئامانجیان ئەوە بوو کە ئەوانیش بەشێکل لەم پرۆژەیە ڕاهێنانمان پێ بکەن، پیشانمان بدەن کە ئەوان چۆن گەشتونەتەوە و ئاستا و ئێمەش چیمان لەسەر شانە بۆی بتوانین چاو لە ئەوانکەین هەر لە بەرزکردنەوەی توانای کارمەندانمان، توانای بەڕێوەبەرەکانمان، باشکردنی ئەو سیستەمەی کە هەمانە ئیشکردن لەسەر و استراتیجی کە هەیە چکە بەڕاستی ئیشی زانکۆ بە پلان ڕوا تقریبا بە شێوەیەکی گشتی ڕاهێنانەکان زۆ سوودیان هەبوو، بەرچاوڕوونێکی زۆ گرنگ بوو بۆ هەموو زانکۆکان نەکتەنها بۆ زانکۆ چەرم. دکتۆر ئەم زانکۆیانەی کە هەڵبژێردراون لە کوردستان لەسەر چ بنەمایەک هەڵبژێردراون؟ بانگهێش کراون یا خۆتان بەشداریتان کردووە؟ سەرەتا وابزانام پێش کۆڤید بوو ئەم پرۆژانەی کە تەقدیمی یەکێتی ئەوروپا کرێ کەسێکە گەشارەزای نووسینی پرۆژە و پرۆپۆزەڵ هەبێت هاوکاری زۆریەوێ هەر زانکۆیە هاتبێتە پێشەوە زانیاری و داهتەی باشیوی یا ببێ بە ئەو تۆڕی کە پرۆژەکەی بردوێتەوە. هەڵبەت تۆڕی یونیمەد تۆڕی زانکۆکانی کناری دەریای ناوەڕاستە لە ئیتالیا، ئەمە سەرپەرشتی دەستگایەکی زۆر گەورەیە، سەرپەرشتی دایان پرۆژەی نێودەوڵەتیەکە. ئێمە تقریبن ساڵێک پێش کۆڤید بەربەرداوان لە ڕێگەی ئینتەرنێت و ئیمەیلەوە زانیاریمان پێداون کە زانکۆکەمان چەند توانای هەیە، چەند کارمەندی چەند لەکوێیە چی پێویستە، ئەین بە بەردەوام لەسەر خەت بووین. تقریبن بۆ ماوەی 6 مانگ تا پرۆژەکە پێشکەش کراوە تا پرۆژەکە لەلایەنێکی ئەوروپاوە پەسەند کرا. هەڵبەت لەسەر بنەمای ئەوە هەڵبژێراوە کە
زانکۆکە حکومی بێت و زانکۆکە پێویستی بە پرۆژەیە بێت. باشە ئەو پرۆژەی کە ئامادە کراوە و باز دەو دەکەی کە پێویستی زانکۆکە پێویستی پێبێت خۆی لە چیدا دەبینێتەوە پرۆژەکان؟ بەڵێ پرۆژەکە پرۆژێکی استراتیژی بۆ ماوەی 3 ساڵ ئێستا پێی ناوەتە قۆناغی دووەم ساڵی دووەمی خۆی ساڵی یەکەمی تەنها هەسەنگاندن و ڕاپرسی و توێژینەوە بۆ لەسەرەوەی بزانین گوزانکۆکانی کوردستان چیان پێویستە چۆن ئاستی کارمەندەکانمان بەرزکەینەوە چ خول و ڕاهێنانێکیان پێویستە چۆن بتوانین مۆبیلیتی زیادکەین واتە ئالوگۆڕی خوێنکار لە نێوان زانکۆکانی کوردستان و زانکۆکانی ئەوروپا وەکو خۆتان زانیکی لە ئەوروپا ئەو وڵاتانێکە لە یەکیتی ئەوروپان پێویستەکە خوێنکار هیچ نەبێ بەلایەنکە سێمیستەرە لە وڵاتێکی تر بخوێنێت بۆ ئەوەی زمان فێر بێ بۆ ئەوەی پەیوەندیکی باشی زانستی هەبێ ئەم بەشێکی ئەم ڕاهێنانە ئەم پرۆژەش بۆ ئەوەی ئێمە زانکۆکانی کوردستان ڕۆژێک بتوانین لە هیچ نوێ لە دوایان پرۆژەوە بتوانین خوێنکاری خۆمان بنێرین بۆ ئەوروپا لەوێ سێمیستەرێ تەواوکە یان ستافی خۆمان بنێرین لەوێ خول مامۆستا بنێرین لەوێ دەرس بڵێتەوە و بە هەمان شێوەیەش لەوێەوە خوێنکار بێت بۆ ئێرە بۆ چکەیەکێتی ئەوروپا بەڕاستی گرنگی بە کوردستانەیە و پێش باشە ئاستی خوێنی زانکۆکانی کوردستان بەرز بێتەوە بۆ ئاستی زانکۆکانی. بەڵێ دکتۆر وا دیارە هەر جامیعەکانی باخود باڵین زانکۆکانی سلێمانی نەبوون چەند زانکۆیەکی تر لەسەر ئاستی نێودەوڵەتی بەشداریان لەو خولە هەفتەیە کردبوو و هەرێکێکیشیان کۆمەڵێک پرزنتیشن یاخۆت سیمیناریان ئامادە کردبوو ئەو پرزنتیشنە و بابەتانێکی و ئامادەتان کردبوو وەکو سیمینار پێشکەشتان کرد چی بوون؟ بەڵێ ئێمە هەش زانکۆی کوردی بووین لە ناویانە زانکۆی چەرمو لەگەڵ زانکۆی زاخۆ دوو یەکەم زانکۆین لە کوردستانە کە پرۆسەی بۆڵۆنیامان جێبەجێ کردووە. ئێمە بەڕێز کاکتۆر سەلاح ڕەزا کە سەرۆکی زانکۆمانە لە ساڵی 2014 زانکۆکە ئێمە تازترین زانکۆی کە دامەزراوە پرۆسی بۆڵۆنیا جێبەجێکین هەڵبەدەم پرۆسەیەکی تازەیە بێکەم و کوڕی نییە هەر چ زانکۆی چەرمو چ زانکۆی زاخۆ پێشکەشکردنی ئێمە لەسەرەوە بوو کە ئەم پرۆسەیە چۆن جێبەجێکرێت کە موکڕەکانی سیەکیمان پێویستە بۆی باشتریانکەین بەڵام زانکۆکانی دیکە ئەوروپا هەر زانکۆی ئۆسلۆن نەبوو لە نەرویج زانکۆی پیتزا بەشدار بوو لە ئیتالیا زانکۆی مورسیا لە ئیسپانیا لە زانکۆی ئیڤۆرا لە پورتوگال هەڵبەت ئێمە هەر دوو زانکۆیەک لە کوردستان وەکو پاتنەرێک وەکو هاوبەش ئیشەکەین لەگە زانکۆیەک لە ئەوروپا لە وەک پاکێجێکی تایبەت تا ئیشەکەین ئێمە لە وەک پاکێجی دووە ئیشمان کردووە وەک پاکێجی دوو توێژینەوە بە لەسەر جێبەجێکردنی پرۆسی بۆڵۆنیا و ئامادەکاریگرن بۆی نەخشە ڕێگایەک هەبێ کە هەموو زانکۆکانی کوردستان چاو لەوە بکەم چونکە ئەمە سیستەمێکە بووە بە سیستەمێکی جیهانی سیستەمێکی نێودەوڵەتی ئاڵوگۆڕی ستاف و کارمەند و خوێنکار خێراتر و ئاسانترەکە بەڵام لای ئێمە پرۆسەیە لە وڵاتانی ئەوروپا نزیکەی 30 ساڵە جێبەجێگرێت لای ئێمە چەند ساڵەکە هەڵبەت ئێمە زۆر لە دوایین بەڵام قەتیش درنگ نیە پێویست کاری پێ بکرێتەوە پرۆسەیە کاری پێکراوە بەڵام کەم و کوڕیمان زۆرە گلەی زۆرە و هێشتا وەکو پێویست ئاسی کارمەندەکان و خوێنکاران ستاف بەرز نەکراوەتەوە لەوەی بزانین کە ئەم پرۆسەیە بزەبەت چی پێویستە بە هەرێک نمونەتان پێ بڵێم ئێمە استراتیژی بە نێودەوڵەتیکردنی زانکۆکانمانەیە گەربینی بێت لە زانکۆکانی کوردستان زۆربیان پاسانەیە لە سەری نووسراوە بە نێودەوڵەتیکردن ئامانجمانە بەڵام خۆی ئەمە تەنها ئامانج بە تەنها بەس نییە ئەبێ استراتیژیە بێ استراتیژەکەیش بە تەنها بەس نییە ئەبێ پلانی جێبەجێکردنیە بێ ڕاستی پلانی جێبەجێکردنی بە تەنیا بەس نییە ئەبێ بە دوواداچوون و مۆنیتەرین ئاسەنگاندنمانە بێ بۆی ساڵانە بزانێ ئێمە تا چەند چوونێتە پێش لێکوێن ئەم پرۆژێ ئەپرایزە هاوکارمانە بێت لەوەی کە بەو ئامانجە ئیشکەین بۆی بتوانین پرۆژەکە بە باشی و بە شێوەیەکی شەفافی بە شێوەیەکی یەکسان بە شێوەیەکە ئاسی زانکۆکان بەرزکرێتەوە و شەفافێت لە ناو زانکۆکانی کوردستانە باشتر بکرێت. باشە دکتۆر بە شێوەیەکی گشتی ئەم خولانەی کە دەکرێتەوە وا دەکات کە زانکۆکانی هەرێمی کوردستان لەگەڵ زانکۆکانی دەرەوە تێکەڵاوبوونێکیانە بێت دروستکردنی ئەم لینکە بۆ دوای تەواوبوونی ئەم خولانە گرنگیەکەی لە چیدا دەبینیتەوە؟ هەڵبەت زۆر زۆر گرنگە کە زانکۆکانی کوردستان پەیوەندییان نەبێت لەگەڵ زانکۆکانی یەکێتی ئەوروپا یەکێتی ئەوروپا مەخۆمان زانین بەکارێکی سیاسی نێودەوڵەتیە زۆر زۆر بەهێزە ئەوان بەهێزی ئەوان لە ڕێگەی خوێنی باڵاوە بووە 30-40 ساڵ لەمەوو پێش ئەوان دەستیان پێ کرد و گرنگیکی زۆریان بە کەتی خوێنی باڵایەوە خوێنی باڵا بووە بە بنەمایە کۆڵەکەیەک پایەک بۆی وڵاتەکەیان بەهێز بێت لە ڕووی توێژینەوە لە ڕووی داهێنانەوە لە ڕووی نوێگەریەوە لە ڕووی بەهێزکردنی
پەیوەندی کەلتوری زمانەوانی نەتەوایەتی لە نێوان وڵاتەکان یەکێتی ئەوروپا ئێمە لە قۆناغی ئێستا زۆر گرنگە ئەو تەمۆحە زۆر بەرزەمان نەبێ بگەینە ئاستی ئەوان و ئاڵوگۆڕ لەگەڵ زانکۆکانی ئەوروپا بکەین بەڵام لانیکەم پێویستەکە ئەمە بیر لەوە بکەینەوە مۆبیلیتی ئاڵوگۆڕ لە نێوان زانکۆ کوردیەکان دروست بکەین با خوێنکارێکی زانکۆی سلێمانی بچێت سیمستری لە زاخۆ بخوێنێ ئەوەی زاخۆ بێت بۆ سلێمانی ئەمە نەکەن لە ڕووی زانستی و کەلتوری و باشە بگرە لە ڕووی شیرازی کۆمەڵایەتی و کوردستان یەک کورتو تر و تەباترەکات و هەر وەک ساڵانی زوو کە پێشووتر خوێنکار ناچار بۆ بچێت لە بەسڕە بخوێنێ لە مووسڵ بخوێنێ لە بەغدا بخوێنێ ئەو ئاڵوگۆڕە زۆر باشە ئەوە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی کەلتوریە لە ڕووی زانستووە واگە خەڵکەکان باشتر لێک تێ بکەن باشتر هەمانگیکەن هەڵبەت ئەمە ئامانجی تەواوی ئێمە بەتەنیا نیە ئامانجی ئێمە ئەوەی خوێنکارەکانمان زیاتر بڕۆن دەرەوە بچن بۆ ئەوروپا بچن بۆ ئەمریکا بچن بۆ وڵاتانی تر چکە ئەو زانکۆی ئێمە ڕۆژین بەڕاستی زیاد لە 100 خوێنکاری زیاد لە 100 وڵات لە زانکۆی ئۆسلۆ خوێنێ بۆ ئێمە خوێنکاری ئەوروپی نێت لێرە بخوێنێ بەڵام ئامادەکاریمان پێویستەکە بیر لەو هەنگاوانە بکەینەوە تا ئێستا بەکو پێویست ئەوانە نەکراوە. بەڵێ توانراوە ئەو پەیوەندیە خۆت با بڵێن و لینکە لە بینی جگەلەوەی کە لە ناوخۆیان هەمانە بتوانین لەگەڵ دەریشەوەیە هەمان بێت زانکۆکانی هەرێمی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتیش پەیوەندیان زۆر باش بێت. بەڵێ بە تاکید ئێمە چەندین کارمەندی ستافی بەتوانامانەیە زۆربیان خوێنیان لە دەروی وڵات تاوا کردووە و هەمیشان بەسەر کەوتوانە گەڕاونەتەوەی سەر خزمەتەکان لە زانکۆکانی کوردستان هەموو هەر ئەکادیمێکە گەڕاوەتەوە کوردستان لە ڕووی وەکو توێژەر پەیوەندی زۆر باشەیە هەر کەس پەیوەندی بە زانکۆکەی خۆیەوە ماوە بەڵام وەکو سیستەم ئەمە وەزارەتی خوێندنی باڵاش بیرمانە چێ بەشێکە لەم پرۆژەیە توانیوێتی هەمانگێکی باش بکە بەڵام زیاتر پێویستە هەمانگێکی باش ئێمە پێشتر پرۆژەی تایگری جێبەجێ کراوە پەیوەندیمان هەبووە ستاف و مامۆستا و توێژەر ڕۆشتن ئاڵوگۆڕیان کردووە بەڵام هەوڵی بەردەوامێ بێ هەموو ساڵ ئێمە هەوڵدەین ژمارەی توێژەر و مامۆستا و تەنانەت خوێنکاری زیاد بکەین لەبەرەوەی بە دیدێکی جیهانیانە بە دیدێکی نێودەوڵەتیانە ئەمە ئەبێ بیرکەین بیر بکەینەوە و توێژنەوە بکەین لە زانکۆ و سیستەمی خوێندنی زانکۆکانی کوردستان باشتر بکەین. بەڵێ دکتۆر ئێوە هەر خۆتان بوون کە چوونە ئەو خولەتان بینیە خۆت خوێندکاریشتان لەگەڵا بوو. دەست خۆش پرسیارەکە زۆر بەجێ ئەمە تەنها ستافی ئیداری و کارگەری سەرۆکایەتی زانکۆکان بوو بۆ خۆی هەر پرۆژەکە کە ئەڵێ ئەپرایز ئەڵێ گەڤەرنەنس باشکردنی حکومڕانی لە زانکۆکانە شەفافێت کوالیتی لەم قۆناغی ئێستا ئامانجی ئەم پرۆژەیە بەرزکردنەوەی ئاستی سەرکردەکانی زانکۆیە هەڵبەت لە قۆناغەکانی دەرا دێتە سەر وەک پاکێژەکانی تر دێتە سەر بەرزکردنەوەی ئاستی توانای مامۆستا و توێژەر و ئاکادیمی هەڵبەت لە دواترە بە شێوی ناڕاستە و خۆ لەوە پاکێجەکانی دیکە خوێنکاریش لێ سوودمان لەبێت بەڵام ئێمە وەکوە هێشتا بڵێن لە سەرەتای ڕێگاکەین لە بەرەوەی ساڵی یەکەمی پرۆژەکە بۆ بۆنەی پەتای کۆڤیدەوە هەموو ئیشەکان بە ئۆنلاین کرا و سفادێکی زۆری وامان نەکرد ئەوە کە پێمان ناوەتە ساڵی دووەمی پرۆژەکەەوە وەکو باسم کردم خۆم وەکو بەڕێوەبەری پەیوەندی نێودەوڵەتەکانی زانکۆی چەرموو بەشدار بووم بۆ چکە ئیشی من علاقاتی نێودەوڵەتیە ئەوەیە کە چۆن کاراسانکاری بکەم بۆ مامۆستا و خوێنکار و ستاف. باشە باسەوە دەکەی کە لە ڕووی شەفافیت و حکومڕانی لە نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان و بە تایبەتر زانکۆکان بە شێوەیەکی گشتی هێشتا هەنگاوی باشتر ماوە بیبڕین و هەنگاوی باشتر ماوە بینین لە پاڵ ئەم پرۆژەیەدا هەنگاوەکان پێویستە لە هەرێمی کوردستان چی بێت بۆ ئەوەی هەنگاوەکان خێراتر بن. یەکێک لە شتانی زۆر گرنگە کەم بیری لێکراوەتەوە و لە خولەکەشمان ئاماژەی زۆر گرنگە پێ ئەوەیە بەهێزکردنی ڕۆڵی خوێنکارە لە ناو زانکۆ. زانکۆ بێ زۆر ئاکتیڤتر بێ زانکۆ بێت لە پرۆسی بڕیاردانە لە ناو زانکۆ بەشدار بێت چونکە زانکۆ لە سێ لایەن پێکاتوە ستافە مامۆستایان ئەکادیمی لەگەڵ خوێنکار و هەموو شتێکی زانکۆ و خوێندنی باڵا بێ بۆ خوێنکار بێ. خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەوەیە ڕۆڵی کۆمەڵایەتی زانکۆیە زانکۆ چه ڕۆڵێکی لە ناو مجتەمەعات چ زانکۆ بووە بەسەرکردە ڕۆڵی پێشەنگی بینیوە یانە خاڵێکی تر زۆر گرنگە ڕۆڵی ئابووری زانکۆیە لە ناو کۆمەڵگادا ئایا زانکۆ ئەتوانێت لەگەڵ کۆمپانیەکانە لەگەڵ کەرتی تایبەتە لەگەڵ بزنسەکانە لەگەڵ کۆمپانەکانە توێژینەوەی هاوبەشکەن هەمانگی هاوبەشکەن ئەمە نەکردە فەرتیکار ڕخسێنە بگرێ وڵاتەکەیش بەرەو پێشەوە بات تا ئێستا زانکۆکانی ئێمە توان بڵم تا حدێک سنووردار بۆ ئەوەی توانیویانە لەسەر ئاستی لەو کاڵا بووە ئیتریستە کاتی ئەوەیە لەسەر ئاستی گلۆباڵ و جیهانی و نێودەوڵەتیە بیرکەین و ئیشیش بکەین.
باشە بە شێوەیەکی گشتی دیارە کە هەنگاوەکان بۆ ئەم کە باسی دەکەیت جارێکی دیکە زانکۆ هەنگاوی باش بنێ و هەوڵ دەدەن کار دەکەن یەکێک لەوانە کە باست کرد کە هەوڵدانی یاخود بەشداریکردنی خوێندکارانە لە ناوەندی بڕیاردان و لەسەر ئاست و توانای خوێندکارەکان لە ئێستا لە هەرێمی کوردستاندا کارکردن بە توانای خوێندکاران بۆی بتوان هەم لە ڕوە زانستێکە و هەم لە ڕووی بڕیاردانەوە ڕۆڵی کاریگەریان هەبێت چۆنە؟ لە ئێستا ئەبێ هەوڵی باشتر بین ئەوەی هەیە ئەمە خۆمان زانین دۆخێکی ناهەموارەیە لە کوردستانانی ئەمە و کاتێک لە ڕاهێنانەکە بووین بەردەوام تەماشای تۆڕە کۆمەڵاتانەکانمانە کرد خۆپیشاندان و ناڕزایەتیە بوو بیرمان لەوە کردو ئێمە ئێستا ئەم خولە ئەگەڕێنەوە چۆن ئامادەکاری بۆ بکەین هەڵبەت لە وڵاتانی تر ئەگەر باسی یەکێتی خوێندکارانی و زانکۆکانی دەرەوە بکەم لەوانەی کەس باوەڕ نەکە هەر بۆ خۆی لە خۆی وەکو حکوومەتێک وایە یعنی یەکێتی خوێندکارانی ئەوێ یەک ڕێکخراو هەیە یەک ڕێکخراوی خوێندکاران هەیە کە نەرایەتی هەموو خوێندکارانی نەک زانکۆی ئۆسلۆ هەموو خوێندکارانی خوێندنی باڵە لە هەموو وڵاتەکە ئاکات ژێرخانێکی زۆریان هەیە سەدان بینای نیشتە جێبوونیان هەیە سەدان ڕێستۆرانت و کافتریا و شوێنی مانەوان هەیە ئێمە خوێندکارەکانمان لە ڕاستی ئەتوانین بڵێم دابەش بوون پەرد بوون وەکو پێویست ئامادەکاری نکراوە کە خوێندکار ڕۆڵی سنتەری هەبێ کە خۆی لە خۆیدا ئێستا زانکۆکانی دنیا بە استراتیژیەکەیان بۆ جۆرێک نووسێتەوە هەموو شتێکە خوێندکار بەشدار بێ دەنگی هەبێ لە پرۆسی بڕیاردانە لە توێژینەوە لە خوێندن لە چوونە دەرەوە پێویستەکە گویان لێ بگرێت پێویستەکە گرنگیان پێ بدرێت. بەڵێ دکتۆر مادەم لێرە خوێندکار بۆ شێوەیە دەستکراوە نییە بۆ شێوەیە گرنگێکی پێنادرێت ئەو سیستەمەی کە لە دەرەوە با بڵین مامەڵەی لەگەڵا دەکرێت دەتوانین بیهێنین بە تەواوەتی لەسەر هەرێمی کوردستان لەسەر زانکۆکانی هەرێمی کوردستانیش بتوانین جێبەجێ بکەین بەڵێ بە تاکید نەک ئەتوانین ئەوە بکەین هەوای زانکۆکان نیێرە ڕێگە بۆ دەدات هەڵبەت قورسە بەڵام ئەوانیش لە قۆناغێکە وەکو ئێمە بوون و بیریان کردوتەوە ئێستا لە وڵاتی ئۆسلۆ هەموو یەکی نوێنەرایەتی خوێندکارانی خوێنی باڵا هەیە لە جیاتی چەند نوێنەرایەتێکی جیاواز ئەوانش پشت بە ئابوونەی خوێندکارە بەسن خوێندکار 4 ساڵ لە زانکۆیە ئابوونەیە بەڵام باوەڕکەونەی حکوومەتی بۆ خۆیان ژێرخان و مؤسساتیان هەیە دامەزراوایانی هاوکاری خوێندکاری خۆیان دەکەن ئێمەش ڕۆژ لە ڕۆژان لە کوردستانە ئەتوانین بۆ ئاراستە ئیشکین کە هەموو خوێندکارانی کوردستان باری ئابووری دەرفاش بڵێ ئەگەر هەڵبەتە ئەگەر بارودۆخی ئابووری باش بێ ئەگەر حکوومەت تشکیل کرێت تەبەن ئەمانە هەمویان پێکەوە گرێدراوی یەکترن ئەو دۆخی ئێستا لە کوردستانی پەیوەندی بە ئەو دۆخی عێراق و ناوچەکەەوە هەیە ئەگەر بارودۆخ لەبار بێ هەڵبەتە بێ پێویستەکە استراتیژیانە بیرکەین و ئەبێ ڕوئیامانە بێ بۆ ئایندە خۆ ناکرێت خوێندکارەکان خۆمان هەر بۆ و ناخۆشیانە بڕۆن کە ئێمە پێیان تێپەڕین ئەبێ ئەنی بخرێتە سەر پێ بۆ ئەوەی ڕۆژ لە ڕۆژان خوێندکاری ئێمە بە شانازیەوە بچێت بۆ وڵاتێکی وەکو ئیسپانیا خوێندن سمستەرە بخوێنەوە بیشکەڕێتەوە یعنی کە ئەبێ کاراسانکاری بۆ بکەن لە ڕووی تەکنیکی و لە ڕووی وەرگرتنی ویزا و لە ڕووی دەرماڵەوە لە ڕووی توێچی خوێندنەوە بۆ ئەبێ ژنگێکی دروستکەین خوێندکار ئامادە بێ بگەڕێتەوە. باشە یەکێکی دیکە لەو خاڵانی کە پێما بێت لە پرۆژەکەشدا باسکراوە ئەو توێژینەوانن کە لەسەر ئاستی زانکۆکان دەکرێت بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان ئەو توێژینەوانی کە لەسەر ئاستی زانکۆکان کراوەمە تا چەندە هەنگاونانێکی باشە بۆەوەی زانکۆکان لە ڕووی توێژینەوە بە تایبەتتر توێژنەوەکانیان توێژنەوەیکی نێودەوڵەتی بێ وەروا پێویستی کۆمەڵگەش بێت دەست خۆش هەڵبەت دڵی زانکۆ ڕۆحی زانکۆ توێژینەوەیە هەموو وڵاتانی دنیا نەک هەر زانکۆ کۆمەلگاکان بە توێژینەوە بەرەو پێشە چن ئێمە ئەتوانم بڵم تا ڕادێکی زۆر زانکۆکانمان تۆزە زیاتر لە ئامادەیە چن خوێندکار بەیانی دێت ئێوارە ئەگەڕێتەوە هەموو ڕۆژێ ئەبێ بێ بەداوام ئەم کللتورە بێزەکە بگۆڕێ بێ خوێندکار فێری ئەوە بکەین خۆیان توێژینەوە بکەن بە ئاو بەشی لەگەڵ مامۆستاکانیان درەنگە بووی کە بڵێن ئەبێ بیگۆڕین نا هەر کاتێک باش دەست پێ بکەین قەت درەنگ نییە ینی باش دەست پێکردن زۆر باشترە وەکلەوەی هەر دەست پێ دەکەین بۆچی لە زۆوە طبعا ئەو شەکەوێتە سەر دامەزە مؤسساتەکە و سیستەمەکە بەگشتی من دڵنیام زۆر مامۆسایە لەلایەن خۆی دەستی پێکردووە لەگەڵ خوێندکارەکان فێری ئەویانەکان نەک تەنها توێژینەوە بگرێت لەگەڵ کەرتی تایبەتە لەگەڵ ڕێکخراوەکانە کار بکەن هەڵدن خۆیان بەرەو پێش بەرن چونکە بەڕاستی زانکۆ و کۆمەلگا بە توێژینەوە چێتە پێش ئەین پێویستەکە توێژینەوە ئەژمارێکی زۆری بۆ بکرێ هەر تەنها وانەوتنەوە نەبێت لە زانکۆ بەدڵنیایی بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر پشتیوان فەرەج بەڕێوەبەری پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە زانکۆی چەرمۆ سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ بۆ هیوای بتوانین
سوود لە سیستمی خوێندن یاخۆ زانکۆکانی وەربگرین هەرێمی کوردستان مادوو نەبن لەشتان ساغ بێت.